لەبەرە بەڕاستی جێی خۆیەتی کە ئێمە لەوەشە دڵنیابین کە وەکو ئەو ئیدعایانەی تر کە کرات دژی شێخ سەعیدی پیران کە گوایە لەو کاتەی کە گەلی تورکی بەرگری لە خۆیە کات دژی یۆنانیەکان کە لە 1922 هاتوون و هجومیان بۆ سەر ئیزمیر هێنا و ئێمەوە خۆمان وڵاتمان ڕزگارەکەین ئەوە تا شێخ سەعید لەولاوە بە قسەی دوژمنان خەنجەر لە دواوە لە پشتمانەدا هەروەکو زۆر جار کە کوردی ئێمەیان لە باشوورە اتهامە کرد بەوەی کە لە شەڕی عێراق و ئێرانە ئەیان و ئەوە تا لەو کاتەی کە شۆڕش تاوان ئێرانیەکان وایانوت لەو کاتێک کە شۆڕش ڕەدی سەدام یەزیدی کافرەداتەوە ئەوە تا کوردەکان ئەڕۆن لەگەڵ سەدام ڕێکەون بۆی خەنجەر لە پشتەوە لە شۆڕشی ئیسلامی بدەن هەروەها سەدام و بەعسیەکانی ژیانوت لەو کاتێک کە شۆڕشی ئینقلابی بەعسیەکانی 68 لەو کاتێک کە حکومەتی عێراقی و عێراق دووچاری هێرشی خومەینیەکان بۆتەوە لە ڕۆژهەڵاتە وەکو دەوڵەتی فارسی مەجووس دێنە سەر وڵاتەکە ئەوە کوردە خەوەنەکان ڕۆیشتون و هاوکاریەکەن و خەنجەر لە پشتەوە لە سوپای عێراق العەزیمەدەن ئەمە تەمان هەمویان هەر یەکێکن لەو ئیدعا و قسانەی کە هەرەکرێتەوە هەمیشە بەرامبەر بە کورد و ئەو کاتەش بە تەئکید هەر لەو شێوەیە بوو کە ئەکرا ئەجینا بە هەمویان ئاگایان لە شۆڕشەکە هەر هەمووی هەبوو ئینگلیز و فەڕەنسیەکان کە لە شام بوون ئەو کاتە و ئینگلیزیەکانیش لە بەریتانیا ئاگایان لە وردەکاری شۆڕشی شێخ سەعیدی پیران هەبوو بەڵام بە هیچ شێوەیەک تەدەخولیان تیانە کرد و ئامادەی تەدەخولکردنی تیانە بوون بەڵکو ئاسانیشیان کرد کە 8 فرقەی مستەفا کەمال بە قیتاری ئەو کاتە کە پێدرا بەغداد بەرلین نەقڵ ببن بۆ بەرەی پشتەوە لە پشتەوە بدەنەوە لە شۆڕشەکەی شێخ سەعیدی پیران هەروەکو کە فعلەن وا ڕوویدا لە دواوە هاتنەوە پەلاماری شۆڕشگەڕان و مجاهیدانی شێخ سەعیدی پیرانی ڕەحمەتیان دا